دەزانن کۆمپانیای ئەپڵ بە شێوەیەکی تقریبان نیم سەفەرمی خەریکی ئەوەیە کە وەبەرهێنان دەکاتن و ئیش لەسەرەوەی دەکات کە ئایفۆنی فۆڵد دروست بکە هەروە ئایپادی فۆڵد دروست بکە. بۆی تەواوی ئەو زانیاری و هەواڵانە ببیستی بینێری ئەو ڤیدیۆی بە تا کۆتایی و لایکی ڤیدیۆکە لە بیر مەکە لەگە سەبسکرایبی چەناڵەکە دابانەمینتان لەگەڵ چەناڵی دابانیز یونیڤەرسم. طبعاً یەکێک لە هەواڵەکان کە لێرە بۆتان باز دەکەم ئەویش ئەوەیە کە وێنەی گەلاکسی ئەمپاک بە زمانی ئیتاڵی بڵاوبۆتەوە کە دەڵێ 22 مانگی یەک ئەو ئیڤێنتەکەیە و هەروەها 4 مۆبایل تەنیشتێکدا ناو 4 زاویە. ئەگەر تەماشای ئەو مۆبایلانم کە ئەو 4 زاویەیە بۆت بە دیار دەکەوێت کە 4 مۆبایل بڵاو دەکرێتەوە. بەس هەموو ساڵ کۆمپانیای سامسونگ کە گەلاکسی ئەمپاک دەکرێت بۆ لاینی ئێس دایمەن 3 مۆبایلە دیارێکە و پڵەس و ئەڵترا. ئەو جارە بۆ 4 مۆبایلە بەپێی دەنگۆیەکان دەڵێن مۆبایلێکی سلیم بڵاو دەبێتەوە کە تازەیە. ئێمە چاوەڕێ مزین گەلاکسی بەتەمای سی و چلەکە و هەروە لە ڕووی دیزاین و ڕسمانی کە بڵاوبۆتەوە مۆبایلەکە بە تەواوەتی بۆتە فلات. هەروە لە ڕووی بێزڵەوە بە تەواوەتی دەبێتە یەکەمین مۆبایل لە هەموو جیهان کە کەمترین بێزڵی هەبێ لە هەموو لایەکان و بێزڵەکەشی یەک پۆش بی، ینی جێی موحەد بێ، ئیتر هەموو سەرەوە خوار و تەنیشتەکان هەمووی نەفسی قیاسات و ئەو شتانە بێ. هەروە هەواڵێکی تر کە بۆتان باز دەکەم ئەویش لە کۆمپانیای ئەنڤیدیا لە کۆنفرانسی CES کە لە وڵاتی لاس ڤێگاس مانجی یەک دەکرێت کە ئەویش بڵاوبوونەوەی کارتی شاشەکانی RTX 5000ەکان 5670 ئەوانە بۆی ئەو کەسانەی کە بەتەمای کارتی شاشە نیان بەتەمان کۆمپیوتەر دروست بکەن زارێ کارتەکەی خراپە بۆیە پەلەمەکەن تا ئەو کارتانە دەرەچێتن. ئەگەر بەتەمای ئەو کارتانش نەبی کارتە کۆنەکان نرخی کارتە کۆنەکان دادەبەزێتن. وەروە هەواڵی کۆتایی کە لە بیدایەتی ڤیدیۆیەکە بۆم باسکردن کە ئەویش بەپێی ئەو دەنگۆیانەیە کە کۆمپانیای ئەپڵ بەتەمایە لە 2026 یەکەمین ئایفۆنی فۆڵد دروست بکە وەروە بڵاوکات و هەروە یەکەمین ئایپادی فۆڵد کە لە 2028 بڵاوبێتەوە. طبعاً ئەو فۆڵدەی ئایفۆنی بڵاو دەبێتەوە لە ڕووی شێوازی فلیپە نەک فۆڵد، ینی مۆبایلەکە ئەوها دەنووسێتەوە نەک ئەوها وەکو ببێتە تابلێت. طبعاً بۆ ئەو کەسانێک کە بەپێی پێویست زانیاریان نییە لەسەر کاریگەری کۆمپانیای ئەپڵ لەسەر بازاڕ و لەسەر شێوازی گۆڕینی ئاراستەی کۆمپانیایەکان لەو ڤیدیۆ بۆتان باز دەکەم. بەس بۆ نمونە ئەتا ئێستا ئەو مۆبایلانەی کە فۆڵدن دەرچوینە تاکە کۆمپانیە کە بەپێی پێویست کە مۆبایلەکەی کامل بێ لە ڕووی سۆفێر و هاردوێر و لە ڕووی سەپۆرتی کۆمپانیاویش کۆمپانیای سامسونگە شەریکاتە سینیەکان زۆر هەوڵ دەدەن بەس یان نرخی گرانە یان سەپۆرتی پێویستیان نییە یان نوسخەی گلۆبەڵی نییە یان کێشەیتری زۆرە. بەس ئەگەر ئەپڵ بێتە ناو ئەو بازارە بە تەواوەتی وا لە هەموو کۆمپانیەکان دەکەن بە تەواوەتی خەریکی خۆیان بن لە ڕووی فۆڵدەوە زیاتر پەرە بە فۆڵ بێن و هەروە زیاتر گەشەی پێ بسێن و مۆبایلی زیاتر دروستکەن و بە مواصفاتی باشتر و بە هینجی باشتر و مۆبایلەکە جوانتر بنووسێتەوە یان ئەو کریزەی ناوەندێک کە مۆبایلەکەی دەکەیەوە کە ئەو خەتە قۆرەکەی تێدا و خەتە تەقریبا کەم ببتویان بەرەو نەمامچی. بۆیە کاریگەری کۆمپانیای ئەپڵ کاریگەرێکی ینی بێحەدە لەو مەجالانە. ئیتر بۆیە بە هەموو شێوەیەک لە شێوەکان چاوەڕێ بکەن کە کۆمپانیای ئەپڵ ئەگەر شتێکی تازە بڵاو بکاتەوە چۆن شێوازی کۆمپانیەکانی تر دەگۆڕی، چۆن شاحنەی لەسەر مۆبایلیا بخوانەیگیری. هەرچی کۆمپانیا بوون گاڵتەیان پێدەکرد بیدیا دوای هەموو لاسایان کردەوە کە ئەو شاحنیان لابەر و کۆمیدیترینش لەسەر ئەو مەسەلە. ئێستا بۆ نمونە کە یەکەمین کۆمپانیای شاحنەی لەناو مۆبایلی لابر بەهۆی ئەوەی هۆکاری عەلەسات ژینگە پیس نەبێتن کۆمپانیای ئەپڵ لەسەر ئایفۆنەکان لابر. بەس ئێستا کە دەچی ئایپادێک دەکردی شاحنەی لەناوە لەمان کاتدا کۆمپانیای سامسونگ گاڵتەی بە کۆمپانیای ئەپڵ دەکرد کە شاحنەی لابردو خۆی لە مۆبایل لای بردو لە تابلێتش لابر. ئێستا تابلێتەکانی سامسونگ گرانەکان و هەرزانەکان شاحنەی تێدا نییە و کۆمپانیای ئەپڵ کە خۆی خاوەنی بیرۆکەکە بوو شاحنەی لابر ئێستا تابلێتەکانی شاحنەی تێدایە کارتۆنەکانیان بەس مۆبایلەکانیان تێدا نییە. تەماشای ئەو فەنتەڵۆسەی بکەی کە ئێمە تێدا چوین. بۆیە بزانن کۆمپانیای ئەپڵ کاریگەرێکیە لەسەر بازار کە پێتان دەڵێم کە ئەو ئەگەر بێتە مەجالی فۆڵ و ئەو بازارەچی بەسەردێ و بە شێوازێک و چۆن دەڕواتن. خواتان لەگەڵ.